ئەمڕۆ لە پارلەمانی کوردستان یاسای ڕێخستنی چاندنی بەشەکانی لەش پەسەند کرا، یاسایەکە تایدا چۆنیەتی و ڕێکارە یاسایەکانی ڕێکارە یاسایی و زانستیەکان بەرجەستە دەکات، هەروەها ئەو یاسای ئەو سزانی داناوە بۆ ئەو کەسانەی کە ئەو حکومەکانی ئەو یاسایە جێبەجێ ناکەن و پێم وایە ئەو یاسایە بڵین دەرفەتێکی باشە یاخود کاری چاندن و ڕێخستنی ئەندامەکانی لەش لە هەرێمی کوردستاندا ڕێک دەخات. ئەوەی زانیاری ڕسمی لای ئێمە تیمەکانی وردبینی ناو دیوانی وەزارەتی تەندروستیان تەواو کردووە و تیمی وردبینیەکان ئێستا لە پارێزگاکانی هەولێر و دوهۆک و سلێمانی و هەڵەبجە دەست بەکار بوون بەمەبەستی ئەوەی کە ئەو شوێنانش وردبینی بکات و ئێمە لە سەردانمان لە شاری بەغدا داوامان لە ئەمینداری ئەنجومەنی وەزیرانی حکومەتی عێراقی فیدرال کرد کە مانگێک پێشەکیمان بدات یاخود وەکو مانگێکمان بداتێ موچە مانگێ بدا دوایی وردبینەکان تەواوکەن ئەوان و داواشمان کرد کە ئەگەر ئەو بڕیارش جێبەجێ ناکەن ژماری وردبینەکەرەکان زیاکەن ئەو خەڵکانی کە وردبینیەکەن ئەوان وتیان ئێمە هەردوو داواکە دراست دەکەین و وردبینەکردنەکەیان زیاد کردووە و ئیتر ئێمە چاوەڕوانی ئەوانی ئەوەی من لەگەڵ بەڕێز وەزیری داراییە مەسەلەکە ئەو پارەیە هەرەوەندە لەبەردەست بووە و کاتێک کە پارەش هات وەزارەتی تەندروستی و تەربیەشی تێدەکەن و موچەخۆرانی وەزارەتی تەندروستی و تەربیە مانگی دەیان لە حکومەتی هەرێمی کوردستان وەردەگرن ئەوە ئێمە نازانین ئەو پارەیە بە چ نیەتێک نێردراوە حکومەتی عێراقی جواب داداتەوە بەڵام ئێمە ئەو داوایانەمان پێشکەش کردووە نەخێر ئەو موچەیە کە لە بەغداوەیە موچەیەکی کاملە.